بەناوی خی گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان ئەنجومنی دادوەری عێراق بێتاوانی سەلیم جبوری سەرۆکی پەرلەمانی عێراقی سەلماندوو پەرلەمانیش پرسی متمانەوەردنەوەی لە وەزیری بەرگری بۆ دووشەمەی داهاتوو دواخست لە کۆبوونەوەکەی ئەمڕۆیدا پەرلەمانی عێراق لەسەر داوای خۆیان حەسانەی یاسایی لەسەر سەلیم جبوری سەرۆکی پەرلەمانی عێراق و محەممەد کەربولی و تالیب میعماری ئەندامانی پەرلەمان هەڵگرت بەیمەدارێک لە بەڕێزان دکتۆر بایازید حەسەن ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لە ستۆدیۆی سەرەکی هەروە لە بەغدادەوە دکتۆر فەرهاد قادر ئەندامی پەرلەمانی عێراق و لە هەولێریشەوە زانە ڕۆستای ئەندامی پەرلەمانی عێراق تاوتوێن پرسە دەکەین لە سەرەتادا راپۆرتێک دەمێ. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانم کاکتۆر بەخێر بێت سوپاس بۆ ئامادەبوونت ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بۆچی جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق دەبینین کە سەرپەرشتی دانیشتەکانی ئەمڕۆی پەرلەمانی عێراقی کرد. بەڵێ سڵاو بێجۆرانی بۆ بینەرانی کەناڵی پەیام خۆی لە نظام داخلی و لە دەستوری عێراقیش تێدایەتی کە بڵین ئەگەر سەرۆکی پەرلەمان لەوێ نەبێ ئەوە جێگیریەکەم دانیشتەکان بەڕێوە دەبە ئەگەر ئەویش لەوێ نەبێ ئەوە بڵین جێگیری دووەم کە کاک ئارامە ئەگەر ئەویش لەوێ نەبێ ئەوە پەرلەمان بە موقت یەکێ هەڵدەبژێرێ بۆی کەەوە ئەو دانیشتنا بەڕێوە بەرێ وەکو لەوەی کەەوە عەدنان جەنابی ڕوویدا کە ڕئیسی پەرلەمان و دەستی سەرۆکاتی پەرلەمان لەوێ نەبوون لە مانگی نیسان پەرلەمانێکی بۆ موقت هەڵبژار بۆی کەەوە ئەو جەلسەیە بەڕێوە بەرێ زۆر بوو لە زۆر باشە سەبارەت بەوەی کە ئێستا و جموجۆڵانەی کە بەڕێزت لە پەرلەمانی عێراق دەیبینی سەبارەت بە مەسەلەی لێپرسینەوە لە وەزیری بەرگری سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە سەلیم جبوری تۆمەتبار دەکرێت بە تێوەلانەکان دەڵێ ئەمە نیشانەی زیندوێتی پەرلەمانی عێراقیان هەوڵێکی بۆ لە کارخستنەوەی پەرلەمانی عێراق من پێم وایە ئەوە هەوڵێکە بۆ زیندوبوونەوەی پەرلەمان وەرەوە مای خۆشحاڵیشە کە بڵێن پەرلەمان بتوانێت چکە یەکی لە ئیشەکانی پەرلەمان کە بە ژێرەی
دەستوری عراقی بێ بریتە چاودێریکردن و لێپرسینەوەین لە دەسڵاتی جێبەجێکردن کە بڵین وەزیرەکان و ئەوانەی کەوا پلانێ بە کوردی حکوومەت هەروواچێک لە یشەکانیشی ئەوەی کەوا دەنگدا بۆ تەعینکردنی وەزیر و دەرەجە تایبەت دەکەن یەکیش لە یشەکانی ئەوەی کەوا یاسا دەرکات کە تەماشاکەی بڵێن لە پەرلەمانی عێراق کە وەزیریان بان کرد وەزیرەکە هێندێک تۆمەتیدا بەر بە پەرلەمانتارەکان ئەوە بۆ بڵێن ئەو بەڕێ سەلیم جبوری سەرۆکی پەرلەمان بۆ خۆی داوای کردکەوە پارێزبەندی لەسەر لاچێ بۆ خۆی واژ نییە ینی ئەگەر بڵین ئەگەر پەرلەمانتارێک لە ئەوە گلابی بڵین لە گەندەڵێ و گلابی ئەوە دەسەڵاتی دادوەری داوا لە سەرۆکاتی پەرلەمان دەکا کەوا بڵین پارێزبەندی لەسەر لابن ئێمە لە خولی یەکەمی پەرلەمانی عێراق لەبەرەوەی کەوا بەڕێز مشعان جبوری لە گەندەڵی گلابوو عەقدێکی بووکەوە حیمای بۆ ڕێنەوتەکان کە ئەوە بووکەوە ئێمە حەسانەمان این پارێزبەندیمان لەسەر لابن بەڵام ئەوەی ئەوڕۆ کە ڕووی داوە بۆ خۆی بەڕێ سەلیم جبوری بۆ خۆی داخەریەکە ئەگەر نانەی دەتوان تا دادگا داوای نەکرد بێ نەدەتوانرە حەسانی لەسەر ئەگەر دەست پێشخەری نەکرد بە سەلیم جبوری ئەو داوای نەکرد بێ بخدا دادگا داوا دەکات لە پەرلەمان کە دەڵێ بڵین ئەوە محکەمەی لەسەریان تۆمەتی لەسەر بووی کە محکەمە بکرێ چکە پەرلەمانتار حەسانەی هەیە پارێزبەندی هەیە بڵێن دەسەڵات دادوەری داوا دەکات لە پەرلەمان ئەڵێ حەسان لەسەرگن بۆی کەەوە محکەمە بکریان بڵێن لەو شتا تحقیق بکرێتەوە ئەو بکا بڵین ئەمڕۆ بۆ خۆی بەڕێ سەلیم جبوری داوای کردکەوە پارێزبەندی لەسەر هەروە لەسەر دوو پەرلەمانتاری کەش کە بریتین لە طالب میعماری لەگەڵ محەممەد کەربولی کە بە قسەی بڵین بەڕێز وەزیری بەرگری عێراق کە دەڵێ ئەوانەش لە گەندەڵی تێوەگلاون زۆر باشە بەڵام ڕووداوی زیندوێتی پەرلەمان دەگەێنێ من پێم وایە ئەوە شتێکی دڵخۆشکەرە کە بڵین پەرلەمانی عێراق کە دەستی کردووە با لێپرسنەوە لە وەزیرەکان چووکە لە ڕابردوودا کە هەر وەزیرێک بانکرابایە بڵین کە وەزیرێکی شیعە بانکرایە کورت لە شیعەکان دیفاعان لێت کە وەزیرێکی کوردبە کوردەکان کە سونەکان با سونەکان بەڵام کە تەماشاکە ڕێکەوتێکی باشە بڵین ئەمڕۆ وەزیرێکی سونیەوە خالد عوبەیدی سی جواب کراوە هەفتی ڕابردوو بۆ 25 مانگ بە ڕێژ زێبارێکە کووردا دوای ئەویش وەزیرێکیکەیە کە قاسم بەزەم وەزیری کارەبایە یا وەزیری نەقلە بیست بە تاکید نیم لەوانە شتێکی باشە بڵین کە وەزیرەکان جاران وا بڵین هەر کوتلەیەک دیفاعی لە وەزیرەکە پێ دەکرد بەڵام ئێستا بڵین شتێکی باشە بڵین کە پەرلەمان بتوانێت لێپرسینەوە لە وەزیرەکان بکە بۆیکەوە ئەو گەندەڵەیەکەوە بە هەموو جومکان بڵا بۆتەوە لەو ڕۆ پەرلەمانی عێراق بەرکانی خۆی ئەستاوەکەرکی چاودێریکردنی یاسادانان جێبجێ بکە سیستەمی پەرلەمانی بەرجەستە بکات من پێم وایەنی ئەوە ئیشێنی لێپرسینەوە لە وەزیرەکان کە پێ دەڵێن ئیسی جواب ئەوە یەکێکە لە ئەرکەکانی وەکتومەتیکەیەکەوە یاسا دەرکردن زۆر یاساماوە لە دەستوری عراقی 40 یاساماوە کە دەرچێ بۆیکەوە سیستەمی عراقی سیاسی جێگیر بێت هەروەها بڵێن دەنگدان بۆ وەزیرەکان بۆ پلە تایبەتەکان یعنی ئیشی تقریبا ئیشی پەرلەمان ئەوانەیە بەڵێ سوپاس دەکەم زۆر سپاس بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر دەچین لای کاک دکتۆر فەرادقادر کە بەڕێزیان لە بەغدادەوە لەگەڵمانە کاکتۆر زۆر سپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەماندا دەمانەوێت بەڕێزت سەبارەت بەو ئاڵۆزیانە یاخود ئەو مشتومڕەی کە ئێستا لە پەرلەمانی عێراقی لەسەر مەسەلەی گەندەڵی وەزیر بانکێش دەکرێت و لەلایەکی تر وەزیر سەرۆکی پەرلەمان و پەرلەمانتەران تۆمەتبار دەکات ئەمە هەوڵێکن بۆ پەخستنی پەرلەمان یاخود هەوڵێکن یاخود ئەمە نیشانەی زیندوێتی و کارایی پەرلەمانی عێراق میوانە بەڕێزەکانتان وە دنیایەوە ئەما لە چوارچێوەی زیندوێتی پەرلەمانە خۆیابینێتەوە بۆ پێیکە کاری پەرلەمان لە چوارچێوەی چاودێریکردن و یاسادانانایەوە پشتی یاپشتینەوە لە هەر وەزیر و بەڕێوەبەر و بەرپشتێکی حکوومەتی عێراقی ئەرکی پەرلەمانە بەسی مادەی 61 لە دەستوری عێراقی ئەوەی ڕووداوە لە باگشتکردنی وەزیری بەرگری شتێکی نوێنیە بەڵکو پەرلەمان لە ماوەی ڕابردوو شەش چەندین وەزیری بانک و دوای خودی وەزیری بەرگری ئەمە جاری دوامێتی کە بەمەستی لێپرسینەوە بانگێش دەکرێت ئەوەی ئەمێنێتەوە لەسەر ئەو تۆمەتارێک کە بەڵێتی بەهارێک لە سەرۆکی پەرلەمان شەر پەرلەمانتارێکی تر ئەوە جێهێڕاوە بۆ ئەوەی کە دادگا پرسەکە یەکلای بکاتەوە ئەمڕۆ دادگا قسەی خۆی کرد لەبارەی چارەنووسی و تۆمەتانی کە ئاراستەی سەرۆکی پەرلەمان کراوە ئەوەی سەلمان کە کەسێکی بێتاوانە سەبارەت بەوانی ترش بە دڵنیایەوە لە ڕۆژی ئایندا دەبێت دادگا قسەی خۆی هەبێت هەموو ئەم شتانە لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیانە بە دڵنیایەوە بەڕاست و بەدروست بوو ئەوەی خەڵکی گەندەڵکار لە خەڵکی پاک و نەزی بەڵێ زۆر باشە سەبارەت بە بڕیاری دادگا ئەوەی کە ئەمڕۆ ئەنجومەنی دادوەری عێراق بێتاوانی سەلیم جبوری ڕاگەیاند ئایا بە تەواتی دۆسەکەی سەلیم جبوری لە دادگای
لە دادگای بڵێن یاخود لە ئەنجومەنی دادوەری عێراق داخراوە یاخود دۆسیەکە یەکلا نەکراوەتەوە؟ ئەنجومەنی دادوەری ئەوەی ڕاگەیان کە بەپێی مادەی 130 لە یاسای بنەماکانی دادگەری سوزایی ئەمڕۆەوەی سەلماندووە کە ئەو تۆمەتانەی ئاراستەکراوە لەبەرەوەی بۆنگەیەکی یاسایی و تەندروستی لەسەر نەبووە بەراعەتەکەی سەلماندووە، بەڵام لە هەمان کاتە هەر بەپێی یاسای ناوبراو و بە تایبەت مادەی 301 و 302 تەکید لەسەرەوە ئەکاتەوە ئەگەر هاتوو تۆمەتبارێک هیچی لەسەر نەسەلمێردا بۆی هەیە تا ماوەی 2 ساڵی تر هەر کەسێک سکاڵایەکی هەبێ لەسەر پرسێک لە پرسەکان پێویستەکە ئەو کەسە جارێکی بانگێش بکرێتەوە، بەڵام وەکوتم دەبێ بەپێی بەڵگەی یاسایی داواکارەکە پێشکەش بکرێت. بەڵێ یعنی تا ئێستاەوەی کە وەزیری بەرگری تۆمەتباری کردبوو تەناوەیە کە بێتاوانی سەلیم جبوری وەکو سەرۆکی پەرلەمانی عێراق سەلمێنراوە، ئەی دوو پەرلەمانتارەکەی تر محەممەد کەربولی و تاڵیب نعماری ئەوان ینی تاوکو ئێستا دادگا بێتاوانی ئەوانی نەسەلماندووە؟ تاوکو ئێستا دادگا لەسەر ئەوان بۆچوونی کۆتایی نەداوە بۆپی کە ئەوەی تایبەت بوو بۆ دوو پەرلەمانتارە خودی وەزیری بەرگری زۆر تۆمەتی زیاتر لەوەی سەلیم جبوری دانەپاڵ پێدەچێت چەند ڕۆژی ئایندا سارەنووسی ئەوانش دیاری بکرێت. بەڵێ زۆر باشە، کەواتە بڵین بۆ دانیشتەکانی داهاتوو ئێستا سەلیم جبوری سەرۆکایەتی دانیشتەکان دەکات کێشەکە بە تەواوەتی یەکلا کراوەتەوە یاخود بڵین بۆ پێنجشەممەی داهاتوو سەلیم جبوری بە سەرۆکایەتی دانیشتەکانی پەرلەمانی عێراق بکاتەوە؟ کاتێکە سەلیم جبوری کورسی سەرۆکایەتی جێهێشت ئەوەی بود کە تاوەکو بێتاوانی خۆی نەسەلمێنێ نایەتەوە سەر کورسەکە ئەوەی ئەمڕۆ دادگا سەلماندی بێتاوانە کەواتە ڕۆژی پێنجشەمە دەتوانێت دانیشتەکە بەڕێوە بات ئەمە جگەلەوەی هەڵگرتنی پارێزبەندی هیچ کاتێک ڕێگر نییە لە بەردەم ئەوەی کە ڕۆڵی وەکو سەرۆکی یاخود پەرلەمانتار ببینێت وەکو شتێکی ئاساییە هەڵگرتنی پارێزبەندی تەنها بۆ ئەوەیە کە دەرگا بکاتەوە بۆی بچێتە بەردەم دادگا لێ پۆڵینەوەی لەگەڵ بکرێت. بەڵێ زۆر باشە، پرسیارەکەم لەسەرەوە بوو کە بۆ دانیشتەکانی داهاتوو ئێستا سەلیم جبوری سەرپەرشتی دانیشتی پێنجشەممەی داهاتوو دەکات، ئایا مەسەرەن هەر ئەوە ڕێگریە بوو کە تۆمەتبار کرابوو بە گەندەڵ یاخود لەلایەن کوتلە سونیەکانی شەوڵێکە بوو بۆەوەی کە سەلیم جبوری لە سەرۆکایەتی پەرلەمانی عێراق دوور بخەنەوە؟ بەڕاستیدا بیرمانەتی ئێستا هەوڵەکەی لەناو پەرلەمانە بۆ لاگرتنی سەلیم جبوری و بە پێی زانیاریەکانی ئێمە ئەمڕۆ ژمارەی ئەو واژوانی کە کۆکرابوونەوە گەیشتە 126 پەرلەمانتار کەمە ژمارەیەکی کەم نییە، بەڵام دایمەن ئەم شتانە لەبین کاتژمێرێک بۆ کاتژمێرێکی تر بۆ ڕاکاری هەڵوێستەکانە ئەبێنێت تەبارەت بە ئەوەی کە ئایا دانیشتەکان سەرپەرشتیەکە و باڵێن ئەبا بەڕێوە پێم وایە ئەوەی ڕۆژی پێنجشەم لەبەرەوەی هیچ بڕگەیەکی پەیوەندی بە وەزیری بەرگریەوە نییە، هیچ ڕێگریەک نییە لەوەی کە سەرۆکایەتەکەی لە ناو سەلیم جبوری بێت، بەڵام بۆ ڕۆژی دووشەممی ئایندا کە تیایدا پرسی جوابکردنی وەزیری بەرگری یەکلایەکرێتەوە پێدەچێت سەلیم جبوری لە ڕێ خستەوە بۆ خۆی ئەو دانیشتە ڕادستەیەکێک لە جێگرەکانی بکات. بەڵێ بەڵێ سوپاس دەکەم کاگدۆر، دواتر دەگەرم وڵای بەڕێزت کاگدۆر بەهێز دەگەر بگەم وڵای بەڕێزت سەبارەت بەوەی کە ئێمە ئەگەر دیقەت بین کێشەی ئەوەی کە پەرلەمانی عێراق لە سیوەیەکی بڵین نیسان کە دوایەوەی کە پەخرا هەر دادگای ئیتحادی کێشەی پەرلەمانی عێراقی یەکلا کردەوە، اینجا ئێمە دەبین دووبارە لە کێشەکەی سەرۆکی پەرلەمان کە سەلیم جبوری بە گەندەڵی تێوەگە دەسەڵاتی دادوەری یەکلای کردەوە، بەڵام مەسەلەن بۆ لە کوردستان ینی ئەم کێشەی پەرلەمان یاسا ناتوانێت کێشەیەک لا، بەڵام لە عێراق بە پێچاوە نتوانرێت ئەم کێشەیەک لا بکاتەوە. یەکەم لە عێراقەوەیەکەوە دەستورمانەیە دەستورەکە هەموو شتەکانی دیاری کردو هەتا لە پەرلەمان جاری وا پەرلەمانتار کوتلەیەکیان بڵێن یاسایەک دێنێ ئەگەر بێت و ئەو یاسا پێچەوانی دەستور بە یەکسەر ڕەتی دەدەنەوەڵێن ئەوە پێچەوان، بەڵام بەداخەوە ئێمە 25 ساڵ حکوومەتمانێت تا ئێستا نەمانتوانیوە دەستورێک دانین کە بۆەوەی کە سیستەمی سیاسی لە کوردستان جێگیرکەین، هەروە دەسەڵاتەکان لێک جیاکەینەوە هەر کەس بزانێت دەسەڵاتی خۆی چییە. خۆی پەرلەمانی عێراق دوای خۆ پیشاندانەکان هەفتەیە کەمتر لە کار کەوت کە تەماشاکەین چەند کۆبوونەوەکرا لە بینی سەرۆک کۆمار و سەرۆکی ئەنجومەنی وەزیران و سەرۆکی پەرلەمان و تا بە زووترین کات پەرلەمانتاریان وەکار خستەوە، بەڵام بەداخەوە کە تەماشاکەین لە کوردستان لایەنێکی سیاسی قەرارەکانی پەرلەمانی بەدڵ نییە کە تەماشا دەکەین ڕێگری لە سەرۆکی پەرلەمان دەکات پەرلەمان تعتیل دەکات و لە کاتێکدا بڵێن ئەو لایەنە داوای ئەوە دەکات کە ڕیفراندۆم بکرێت، ڕیفراندۆم بە یاسا و یاسا دەبێت لە پەرلەمان
دەرچێت هەروەها کە تۆ داوای هەر شتێ زۆر ئێستا زۆر یاسایە وەکو بڵێن یاسایکی ترە بوو لەماوە یاسای دژە تیرۆر دەبوو درێژ بکرێتەوە یاسای بەکرێدانی خانوبەرە وازام ئەو دوو یاسانە مدیان بەسەر چووە دەبوو پەرلەمانی کوردستان کارابێ و بەکاریان خاتەوە بەڵام کە درێژیان کاتەوە یاساکان بەڵام بەداخەوە ئەو نەکرێت لە عێراقدا هەچەند کەوا کێشەیە ئەوم کێشانەیە کێشەی ئاسایشەیە کێشەی ئابووری هەیە کێشەی مەسوبی لەگەڵ تایفی هەیە کێشەی بڵین لەگەڵ داعشەیە کێشەیە گرژی لە ناوان هەیە بەڵام کە تەماشاکەین لەگەڵ هەموو ئەوانەشدا کە پەرلەمانەکەی هەر کاراویش دەکات خۆزگە پەرلەمانی کوردستانی جوا دەبوو هەموو لایەنە سیاسەکان بەتەنگەوە دەبوونکەوە قەت ئەنی پەرلەمانی کوردستان پەکی نەکەوێت بەڵکو بە کاری خۆی ئەستێ و مەرجەعێک بێ بۆی کەوا بتوانێت کێشەکانی لە نێوان لایەنە سیاسەکان هەڵکاتوەرەوە ئەو یاسانی کە سیستەمی سیاسی لە کوردستان بە گوێرەی کاویستی لایەنەکان سیستەمێک بچەسپێنێ بەڵام بەداخەوە لە کوردستان ئەومانیەوە پاسن کرد لە عێراق لەگەڵ ئەو هەموو مشکلە زۆرانشی کە تەماشاکەین ئێستادا لە وەزع حەریجە وەزیری بانگ دەگرێت 25 مانگ وەزیرێکی کە بانگ دەکەن و یا بڵێن لێپرسینەوە لە بەرپرسەکان دەکرێت پێکمان ئەوە حاڵەتێکی دڵخۆشکەرە هەچەند کەوا لە عێراقیش بڵین گەندەڵێکی زۆر هەیە لە موجودەکانی حکوومەت گەندەڵی بڵاوبووەوە بەڵام عێراق نظامێکی مؤسساتی خۆی هەر هەیە بەڵە زۆر باشە کەواتە ئێستا پێشترەوەی کە باز دەکرد لە بۆ ئەزمموی پەرلەمانی حکوومەتداری دەبێت بەغدا چاو لە هەرێم کە ئێستا پێچوانە بۆ تۆ بڕایتەوە بەڵام پێم وایە دەبێت ئێمە ئێستا چاو لە بەغدا بکەین کە تەماشاکەین بەغدا فەرم و پەرلەمانێکی کارا معدل بڵین لە پەرلەمان گفتوگۆیە لەسەر یاساکان گفتوگوۆیە بەڵام ئەوەش نییە بڵین لایەنێکی سیاسی بڵێ فەرم و پەرلەمان ڕێسی پەرلەمان چۆمەڵەوە پەرلەمان نی تعتیلیکەن لە عێراق بەداخەوە ئێستا ئێمە دەبێت تەماشای عێراقکەین من هیوادارم کەوا لە کوردستانیش بتوانین بە زووترین کات ینی کێشەکان چارەسەرکەین وەروە پەرلەمان بگەڕێتەوە باری یاسایی خۆی بتوانێتەوە ئەو یاسانەی لە کوردستان پێویستن یا بڵێن ئەو کێشانێکە چکە کە تەماشاکەین لەبەروی کە ئێمە دەستورمان نییە باڵاترین دەسەڵاتی یاسادانانە لە وڵاتێکەوی ئێستا بڵین کە تەماشاکەین لە کوردستان پەرلەمانە بەڵام پەرلەمانەکەش لە کار خراوە باشە پێ ئێستا ئەو کێشەکە پێچوانە بۆ تۆ عێراق لە ڕووی مؤسسات و دموکراسیەوە لە ئێمە دموکراسی ترە لارێ من پێم وایە عێراق ئێستا لە ڕووی دموکراسی و لە ڕووی مؤسساتیەوە ئەو لە ئێمە باشترە یەک شتی کەشەیە کە دکتۆر فەرات باسی شتێکی کرد باسیەوەی کردکەوە بڵێن جەماعەتی جەبهەی ئیسلاح 126 ئیمزایان کۆکردوتەوە بۆی کەوا سەرۆکی پەرلەمان لابن من پێم وایە ناتوان لابێ لەبەرویکەوە سەرۆکی پەرلەمان و سەرۆکی ئەنجومەنی وەزیران عێراق و سەرۆک کۆمار هەموو ئەوانە وەزیرەکان بەیەک پاکێزدانراون یعنی ئەوە نییە بڵێن جەماعەتێک بتوانین لابێ ئیلا دەبێت هەرسێ سەرۆکاتێکە بگۆڕێ لە ئەنی هەر ئەمیان بەیەک پاکێزە پرۆسەیەکی دموکراتی ئاسایی نییە ینی لە ڕێگەی دەنگدانوانەوە بەڵام پێم وایە پرۆسێکی دیموکراتیە بەڵام ناتوانن لای بە لەبەرویکە لاەنە سیاسەکان ڕێکوتون بێجگە لەوەش ئەوەی بەڕێز وەزیری وەزیری بڵین خالد عوبەیدی وەزیری بەرگری ئەوەیە کە بڵین کە پەرلەمان لێپرسینەوەی لە وەزیرەکە تەواو کرد دوای ئەوە دەکەوێتە سەر ئەندام پەرلەمانەکان ئایا قەناعەتیان بە جوابەکانی وەزیرە ناویان نهێناوە ئەگە قەناعەتیان نهێنابێ ئەوە 50 پەرلەمانتار داوایەک دەدەنە سەرۆکی پەرلەمان دەستی سەرۆکاتی پەرلەمان سەرۆکاتی پەرلەمانیش دوای 7 ڕۆژ لاوە دەستورەکە نووسراوە نظامدا دوای 7 ڕۆژ دەڵێ فەرمو بیخەنە دەنگدانەوە لە دەنگدانیشتا ئەگەر نسابی پەرلەمان تەواو بوو زۆرین دەنگیان بۆدا ئەوە لای دەبن ئەگەر دەنگیشیان بۆ نەدا ئەو وەزیرەکە بڵێ زی خۆی دەمێتەگرم لای بەرز کاگە دکتۆر فەراد ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێزت وتت دوایەوەی کە سەلیم جبوری کۆمەڵێک لەمپەری لەبەردەمدا بۆ ئەوەی کە دادگای ئیتیحادی کە پێشتر باز کە شەرعەتی نەماوە لە بەرژەوەندی سەلیم جبوری کێشەکە یەکلا کردەوە بە هەمان شێوە ئەمڕۆ ئەنجومەنی دادوەری عێراق دووبارە لە بەرژەوەندی سەلیم جبوری بێتاوانیەوی سلمان لە دۆسەی وەزارەتی بەرگری ئێستا ئەو ڕێگری کە لەناو پەرلەمانەیە کە بەرەزوت 126 ئیمزا کۆکراوەوە بۆ لابرنی سەلیم جبوری یعنی ئەو ئیمزایانە لایەنی کوردیشی تێدا یاخود تەنها سونەکان کە لە ناوخۆیاندا ناکۆکرد ئەوە بڵێم کە ئەم هەڵمەتی ئیمزا کۆکردنەوە پێش مانگێزکردنی وەزیری بەرگری دەستی پێ کرد ئەوەی کە من ئەمڕۆ گەیشتە 126 ژمارەی واژۆکردنەکان گەیشتە 126 واتە پرسەکە پشتێکی پێش هاتنی وەزیری بەرگریە ئەمەش با بڵێن پەیوەندی بۆ میلانی سیاسی هەیە لە ماوەی ڕابردووە کە پەرلەمانی کردە دوو بەشەوەدا ئەوەی کە دادگا پرسەکە یەکلای کردەوە سەبارەت بۆی کە لایەنە کوردستانەکان تا ئەو ئێستا لایەنە کوردستانەکان لەی شەرەکە ماویستووە بەشێک نین لەو
لەو سروەتە سیاسیە کە هەندێک جار وای تەماشاکەین کە ئەمە زۆرێکە لە بنبنایی سیاسی لە نێوان کاتەی شیعە و سونە و ویستوشمانە بەرچاومان ڕوونتر بێزایەوەی کە دادگا پرسەکەیەک لای ئەکاتەوە و ئەسلمێنێ کە کەسەکە تاوانبارە و کاتە دەتوانین ئێمە بڕۆی ناو فرۆستەکە و پاڵپشتی بین بەڵام ئەگەر کەسێک لێ تاوان دێت نامانێت بەشێک بین لەو کێشانە چونکە پێمان وایە زەری زۆرترە وەک لە قازان ئەمە جگەلەوەی گۆڕینی سەرۆکایەتەکان بۆ خۆیان پێ سەرۆکایەتەکە تا ڕازەیەکی زۆر بوو بە یەک پاکێت و ئێستای دۆخی عێراق تەنانەت ئەمریکاش لەگەڵ گۆڕانکاری لەو سەرۆکایەتیان نییە ئەگەر بەشێکی پەیوەندی بۆ هەرێکە دەیەوێت هەڵبژار نەکات کاریگەری نەبێت سەر هەڵبژار بە ناوخۆیەکەی ئەمریکا بەشێکی تریش پەیوەندی بۆ دۆخۆیەکی ئێستا لە عێراق لە بەردەم شەڕێکی ئابووری شەڕێکی سەربازی ئازادکردنەوەی موسڵکە شەڕێکی زۆر گەورەیە بۆ جیهان و بۆ عێراقیش پێویستیان بۆ هەیە کە دۆخەکە لەوە زیاتر تەشەنە نەسێنێ بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشە هەبوونیە و هەڵمەتی زاتۆکردنەوانە پێم وایە ئەمش دیستانەوە ویرێکی تری ئیجابی کارایی پەرلەمانە جای لەسەر هەرنەمایەک بێت. بەڵە زۆر باشە یعنی پێ دوایە دوایەوەی کە ئەنجومەنی دادوەری بێتاوانی سەلیم جبوری سەلمان بیانی ئیمزا کۆکردنەوەکە پێ دوایە کۆتایی پێدێت یاخود ئاراستەکان بەو شێوەن کە سونەکان لە ناوخۆیاندا ناکۆکن و دەیانەوێت سەلیم جبوری بوەڕە. ڕاستیدا لە ماوەی ڕابردووشدا کاتەی سونە بەتەواوەتری تێکاتە بۆ سلاسی پەرلەمانە سلاسی حکوومەتشە بیریشمان نەچێت لەم ماوەی ڕابردووە کە وەزیری بەرگیر وەزیری کارەبای عێراق بانگێش کرا هێزە سونیەکان خۆیان بانگێشتیان کرد و ئێستاش کە جارێکی تر داوایان کردو بانگێش بکرێتەوە سجال بکرێت هەر بۆ خۆیان ئەمەش بەشێکی پەیوەندی بە ململانی ناوماڵی سونە خۆیەوە هەیە کە تاوەکو ئێستانەیان توانیوە لەسەر زۆرێک لە پرسەکان یەکدەنگ بن بەڵام بەزیرێکی تریشە نەخێرە پرسە کۆتایی نایەت چونکە بەپێی دەستوری عێراقی بۆ پێی پێڕەنی ناوخۆی پەرلەمانی عێراقیش فەقودە پەرلەمانتار بۆی هەیە داوا بکات کە یەکێک لە دەستەی سەرۆکایەتی یا سەرۆکی پەرلەمان ئیقالە بکرێت و لە پۆستەکەی دوور بخرێتەوە دوای ئەوەی کە خرێتە دەنگدانەوە زۆرینەی پەرلەمان لەگەڵ بردنیا بێت. بەڵە زۆر باشە کەواتە یعنی ئێستا پێ دوایە ئەو بەرەیە بەهێزە لەناو سونەکان کە بە واراستێ بڕوە کە دوای بڕیارەکەی مەسەرەن ئەنجومەنی دادوەری متمانە لە سەلیم جبوری وەرگێتەوە ینی جەبەی سونەکان ئەوانەی کە لە ناوخۆیاندا ناکۆکن و دژاتی سەلیم جبوری دەکەن ئەوەندە بەهێزن کە بتوانن ١١٠ پەرلەمانتار کۆ بکەنەوە بۆی کە متمانە لە سەلیم جبوری وەربگرنەوە. پێشەوە وڵامی و پرسیارە بەم دەمێت دەبیری هەموو لایەکی بێنمەوە لە ماوەی ڕابردووە کاتێک کە دەستی سەرۆکایەتی لابرا لەلایەن مانگرتوانەوە و بانگێشتی وایان کرد کە ١٧٤ پەرلەماندار ئامادەی دانیشتنەکە بوو بۆ لابردنی دەستی سەرۆکایەتی دواتر دادگاوی یەکلایی کردەوە کە خۆی ئامادە بووە ١٢٩ پەرلەمانتار بووە وڵاتایەکی تر ئەمڕۆ کە گەیشتە ١٢٦ هێشتا نەگەیشتە ئەو ڕێژەیە کە نەتیجە بتوانێت ئەنجام بگۆڕێت. سەبارەت بۆیش چەند لە سونەکان لەگەڵ لابردنی سەلیم جبوریان ئەگەڕێمەوە سەر ئەوەی لەبەرەوەی ناوماڵی سونە پەرتەوازەیە لە هەموو ئەوڕێستێکیانە لە هەموو دانانی وەزیر و بەرپرسێکیانە لە لابردنی هەر بەرپرسێکشانە دایمەندوو بۆ سونی جیاواز هەیە بەڵام ئەتوانم بڵێم لەبەر ئەوەی زۆرینە لەگەڵ ئەوان کە لابردنی سونە لابردنی تاکە بەرپرسی گەورەترین بەرپرسی سونەیە زۆرینە لەگەڵمانەوەی سەلیم جبوریان لە ماوەی ڕابردووشە کۆبوونەوەیکی سەرکردە سونیەکان لە ماڵی ئیسامە نجێفی بەڕێوە چوو لە دووشەوی ڕابردووە تەکیدیانەوە کردەوە ئەگەر تاوانداری سەوین بسەلمێنێ ئەوە بۆ خۆیان لای دەبن و بەدیویشیان دەبێت لە بەردەم پەرلەمان. بەڵای سوپاس دەکەین کاک دکتۆر. بڵێن ئەگەری کراون لە بەردەم هێزەکانە و لە ئەنجامیشە بەشێک زۆرینەی لە فشارەکان لەگەڵ ئەو کوردستان کە سونی سەلیم جبوری دەبێت لابردرێت. بەڵای سوپاس دەکەم کاک دکتۆر بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێک وەردەگرین دواتر دەگەڕینەوە لایەوەی بەڕێز.
دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان دەچینە شاری هەولێر لای کاکزانە ڕۆستایی. کاکزانە زۆر سپاس بۆ بەشداری لە بەرنامەکەماندا چەندە بەڕێزت تەنووستان جێگیرنی بەڵام سپاس دەکەین بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. دەمەوێت ڕای بەڕێزیش بزانم سەبارەت بەو جمەجۆڵانەی کە ئێستا لە پەرلەمانی عێراق سەبارەت بە بانکێشکردنی وەزیری بەرگری بەڕێوەچێک وا بڕیارە وەزیری تریش بانکێش بکرێن. زۆر سپاس بەناوی خۆی گەورە میهرەبان. سڵاو بۆ میوانە بەڕێزەکان و بینەرانی کەناڵەکەش. بێگومان ئەو جموزۆڵێکە لە ئەم دوو هەفتەیە لە پەرلەمانی عێراق بەرچاو دەکەوێت بەڵگەیە لەسەر زیندوێتی ئەم پەرلەمانە و لەسەر بینینی ڕۆڵی ڕاستەقینەی خۆیان لە یاسادانان و لە چاودێری. بانکردنی وەزیرەکان بۆ پەرلەمان هەندێک جار بە میوانداریە هەندێک جار بۆ ئیستیجوابە، بەڵام بێگومان وەزیرێک کە ڕوبەڕووی ئیستیجواب دەبێتەوە ئەمە بە تاقیکردنەوەکی زۆر گەورە تێپەڕێ و ڕەنگە پۆستەکەی لە دەست بدە. بۆیە بەشێک لە وەزیرانە هەوڵ ئەدەن خۆیان بپارێزن لە ئیستیجواب و ئەگەر هاتوو ئیستیجوابیش هاتە پێش هەوڵ ئەدەن خەڵکێکی تر لەگەڵ خۆیان ڕاپێچی گومان و گەندەڵی بکەن. بۆیە من ئەوەی کە دیتم لە هەفتەی ڕابردوو پێم شتێکی زۆر باش بوو. ئەگەر ئەنجومەی نوێنەران ئامادە بێ لەگەر سەرۆکی خۆشی و لەگەر پەرلەمانتارانی خۆشی لێپرسینەوە بکات و ڕوبەڕووی یاسایان بکاتەوە، کەواتە بۆ بەرپرسەکانی دەستگای جێبەجێکردن بۆ حکوومەت ئەولاتریشە. لە ڕابردوودا چەند وەزیرێک بانک کراوە بۆ ئیستیجواب، هەموو زارێ وەزیرەکان لە ئیستیجوابەکە دەرچوونە و متمانیان پێدراوەتەوە و ئێستاش دوای وەزیری بەرگری وەزیری تریش ناویان هەیە کە ڕاپێچی پەرلەمان بکرێن و لە ئێستاوە ئەوان کەوتونەتە خۆ بۆ بەرچاوڕوونی خۆیان و ئامادەسازی بۆ ئەم ڕوبەڕووبوونەوەیە هەستیارە. و ئێستا پەرلەمانی عێراق لە ئەم دوو ساڵێک کە ماویەتی لە تەمەنی خۆی بەتابەتی لەم خولە تەشریعیە لەم فەسڵە تەشریعیە کە ئێستا تێداین هەوڵ ئەدا زۆرترین ئەرچی چاودێری و زۆرترین ئەو یاسانەی کە گرنگن بۆ عێراق و چەندین ساڵە ماونەتەوە جێبەجیان بکە. ئەوەش هەمووی لەژێر کاریگەری فشاری شەقام بووە. لە ڕاستیدا لە چەند مانجی ڕابردوو خۆپیشاندەران لە بەغدا تینی تەواویان بۆ حکوومەت و بۆ پەرلەمان هیناوە و ئەم خۆپیشاندەرانە پشتیوانێکی باشن بۆ ئەنجومەنی نوێنەران بۆ ئەوی بە گورزگۆڵی ئەرکەکانی خۆی ڕاپەڕێنێ و ئەم یاسانێک کە پەچیان کەوتووە دەریان بکە و فشار بخات هەسە کوتلە سیاسیەکانی خۆی و هەروە لە پرۆسەی ڕوبەڕوونەوەی گەندەڵی هەوڵ بدا زیاتر بچێتە پێش. بەڵێ زۆر باش. تا چەند بەڕێزت وەکو پەرلەمانتارێکی عێراق کە لە پشتی کورد خۆزگە دەخوازی کە لە کوردستانیش لە ڕێگەی یاساوە کێشەی پەرلەمان یەکلاب کرابێتەوە شەقام توانی بەیەتی فشار لەسەر پەرلەمان دروست بکات بۆی کە پرۆژە یاسای گرنگ دەربکات؟ بێگومان خەڵکی کوردستان خەڵکێکی هۆشیارە. من تەمەنام نەدەکرد لە نێو خەڵکێکی هۆشیاری وەکو خەڵکی کوردستان پەرلەمانی کوردستان بەم شێوەیە ئیفلیز بکرێ و هیچ دەسەڵاتدارێک بتوانێت دەستدرێژی بکاتە سەر ئیرادەی خەڵک. لەبەرەوەی ئەم پەرلەمانە خۆ بۆ خۆی لەوێ نییە، بەڵکو ئەمە خەڵکێک نردیتی بۆ ئەوێ نوێنەرایەتی خەڵک دەکەن. دەستدرێژیکردنە سەر پەرلەمانتارێک یان مؤسسەیەکی پەرلەمانی بە شێوێکی ناڕاستەوخۆ دەستدرێژیکردنە بۆ سەر ئیرادەی میلەتێک بۆ ئیرادەی سەدان هەزار دەنگدەر کە ئەم خەڵکیان بەرەکردوێتە ئەوێ. ئەوەی ئێستا لە بەغدا دەبیندرێت لە زیندوێتی و لە چالاشی ئەوە ئەبووە لە پەرلەمانی کوردستان ببیندرایە، بە تایبەتی کە پەرلەمانی کوردستان لە ڕووی پێکهاتەی ناوخۆی ئەوەندە ئاڵۆز نییە وەکو ئەو ئاڵۆزەی کە لە نێو ئەنجومەنی نوێنەراندا هەیە لە ڕووی تایفەکان و ئەدیانەکان و مەزهەبەکاندا. ئینسیجامی سیاسی زیاتر هەیە لە پەرلەمانی لە هەرێمی کوردستان لەوەی کە لە محافەزەکانی تری عێراقەیە. ئەبوایە پەرلەمانی کوردستان پێشەنگ باە لە بواری ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و چاکسازی و ئەرکەکانی خۆی لە چاودێری و لە یاساداناندا. بەڵام بەداخەوە ئێمە ئێستا قسەمان کورتی هێناوە بەرامبەر نارە سیاسیەکانمان لە بەغدا لە عێراق. زۆر زار ئەگە باسی دیموکراسیەت بکەین یا باسی مافی مرۆڤ بکەین یا باسی پرۆسی سیاسی بکەین لە ڕابردوودا ئەمانتوانی دەنگمان دلێر بێ دەنگمان بەرز بێ، بەڵام ئێستا دەنگمان نزمە و ئێمە ئەو ئێرادەی جارانمان نەماوە و ناتوانین بەو سەربەرزیە باسی ئەزمموی هەرێمی کوردستان بکەین. ئەمە ئێستا هیوا دەخوازیین
ئەو ئەزمونە باشەیە کە لە بەغدا هەیە بە هەموو کەم و کوڕیەکانەوە بگوازرێتەوە بۆ هەرێمی کوردستان نەک ئەزمموی هەرێم بگوازرێتەوە بۆ بەغدا. بەڵێ سوپاس دەکەین سەبات بۆی کە بەڕێز و بتت دوای وەزیری بەرگری وەزیری تریش لە ناویشاندا وەزیرێکی کورتەوە شار زێباری ینی بە پێ و زانایە کە تۆ لاتەنی ئەوانش کەوتونەتە خۆیان و ترسیان لە لێپرسینەوە هەیە لە لێپرسینەوەی پەرلەمانی عێراق. بێگومان وەزیری دارایی ئێستا دۆسێکی گەورەی لەسەر ئامادەکراوە لەلایەن ئەندامێکی لیژنەی دارایی ئەنجومەی نوێنەرانی عێراق کە لە دەوڵەتی قاونە دکتۆر هەیسەم جبوری بە قسەی خۆی ئەڵێ بەڵگەنامەی حاشا هەڵنەگرم لە بەدەستە لەسەر کەم و کوڕەکانی ئەم وەزیرە و ڕێو شوێن یاسای گیراوەتە بەر و هەرماوە ڕۆژێک دەستی شام بکرێت بۆ ئامادەبوونی بەڕێز وەزیری دارایی. ئێمە وەکو پەرلەمانتارانی کورد سەیری گفتوگۆکانی ناو پەرلەمان دەکەین ئەو پرسیارانە و ئەو بەڵگانەی کە دەخرێنە ڕوو و ڕوونکردنەوەکانی وەزیری دارایی. ئەگەر وەزیری دارایی توانی قەنەعەت بە پەرلەمانتاران بێنێ کە ئەم زانیاریانە دروست نین و ئەمە ئەگەر هەز بکەین تەنها لەبەر ئەوەی کووردە بە ئامانز دەژیرێ پشتیوانی لێ دەکەین. بەڵام خۆ گەدیتمان کەم و کوڕی هەیە گەندەلی هەیە بەڕاستی ئێمە ئامادەنین بەرگری لە هیچ کەسێک بکەین کە گەندەلی و کە کەم و کوڕی هەیە لەبەرەوەی خۆی ئەبێت تەحملی بە پرسیارەتی باس زۆر باشە. با دو پرسیارم بۆ بەڕێستان لەبەرەوەی کە باری تەنووسستان جێگەی سوپاس دەکەین. دو پرسیارم سەبارەت بەوەی کە ئەگەر بۆ نمونە وەزیرێکی کورد لە پەرلەمانی عێراق مەلەفی گەندەڵی لەسەر ساغ بۆەوە بەڕێستان وەکو پەرلەمانتارێک ئامادەن متمانە لێ بسەنەوە؟ بەڵێ بەبێ دوودڵی هەر کەسێک گەندەڵی لەسەری ئیسپات بێت ئەبێ خۆی تەحملی مەسئولیت بکە. ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵ ئیسلامی ئەوە ڕێیمانە و پێمان وایە زۆربەی پەرلەمانتارەکانی کورد ئامادەنینە خۆیان بکەنە قوربانی هیچ کەسێکی گەندەڵ و کەسێکەوە دۆسەی خراپێ بیتن. بەڵێ سوپاس دەکەین زۆر سوپاس بۆ بەڕێز کاکزانە ڕۆستایی ئەندامی پەرلەمانی عێراق کە بەڕێزیان لە هەولێر و لەگەڵ سوپاس بۆ بەشداری لە بەرنامەکەمەدا. کاک سوێرە گەڕێمەوە لای بەڕێز سەبارەت بە مەسەلەی متمانەساندنەوە لە وەزیر یعنی ئەوەی کە لە پەرلەمانی عێراق بەپێی یاسا چۆن ینی ڕێکارەکەی چ کاتێک دەتوانرێت متمانە لێ بسێنرێتەوە؟ خۆی سێ مەرحەلەیە. یەکەم جار بۆ لێپرسینەوە لە بڵێن پەرلەمانتار بڵێن پەرلەمان لە وەزیرەکان. یەکەم جار هەر ئەندام پەرلەمان دەتوانێت سوال بنێرە بۆ وەزیر بەنووسین و وەزیر بەنووسین جوابی داتەوە ئەڵێ بۆ خۆی پەرلەمانتارە حەقیوێت تاقیبی کا بزانێ وەزیر جوابی داوی جوابی نەداوت. ئەوە یەکەمیان. دووەم ئەوە یەکەم مەرحەلەیە. مەرحەلەی دووەمیان دەتوانن 25 پەرلەمانتار تەڵەبێک تەقدیم بکەن کە مەوزوعێکی خام مەوزوعی عام بخەنە مناقەشەوە بڵین وەزیرەکە بانکەن و بیخەنە مناقەشەوە. ئەو مناقەشەیە هیچ ئیسی جوابی لێ ناکەوێتەوە. ئیسی جواب نییەوە متمانەسەندنەوەی لەگەڵ نییە. سێهەم ئەویان دوای ئەویان چی دێت ئیسی جواب دێت. مەسەڵ بە گوێرەی دەستور و پەرلەمانی ناوخۆی نظامی داخلی پەرلەمانی عێراق بەڵێ پەرلەمانی عێراق 25 ئەندام بۆیانەیە تەڵەبێک تەقدیم بکەن بە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان دێنێ ئەو پرسیارانە دیراسە دەکات لیان دەکۆڵێتەوە ئایا ئەوەی حەقی شخصیە و یان منافسەی شخصیە یا لە بەرژەوەندی خەڵکی عێراقدایە. ئەگەر لە بەرژەوەندی بێ ئەوە دەینێرێ بۆ وەزیر و ئەنجومەنی وەزیرانە مدەیەک تهدید دەکرێت بڵین کە وەزیرەکە بێتە پەرلەمان کە وەزیرەکە هاتە پەرلەمان کاتە ناخۆڵقوبێ پەرلەمانەوە تەنها ئەو شخصی کە سوالەکانی نردووە یەک کەس دیکە ئەو شخصە بۆ هەیەکە پرسیار لە وەڵام پرسیار کات و وەزیر جوابی داتەوە وەزیریش کە وەڵام دادێتەوە ئەبێ لە ڕێگای سەرۆکی پەرلەمانەوە بێ ئاوایانی ئەو بەس ئەو شخصە بۆیە ئەوەی کەەوە تەڵێبی جوابەکەی تەقدیم پەرلەمانی عێراقیت تەنها یەک پەرلەمانتار بۆ نمونە پەرلەمانتارێک دەتوانێت یەک وەزیر بانکە بەتەنیە یەک پەرلەمانتار ئەبێ ئیمزای 25 کەسی هەبێت سوالەکان داتە سەرۆکاتی پەرلەمان سەرۆکاتی پەرلەمان سەداکاری یەک پەرلەمانتار دەتوانێت وەزیر ئیمزای 25 ئەندام 25 ئەندام پەرلەمان ئەبێ داواکارێک پێشکەشی سەرۆکاتی پەرلەمانکەن بڵێن پەرلەمانتارە لەوانە ئیمزا کۆ کاتەوە بڵێن من پەرلەمانتار بم لەسەر وەزیرێشتمەیە ئیمزا کۆ دەکەمەوەی 25 پەرلەمانتار دەیدێنێ سەرۆکاتی پەرلەمان سەرۆکاتی پەرلەمان کە زانی ئەو شتە لە بەرژەوەندی گشتێ و دوورە لە منافەسەی تائیفی و بڵین حەقی شخصی ئەوە دەینێرێ بۆ ئەنجومەنی وەزیران بۆ وەزیرەکە ڕۆژە تهدید دەکرێت کە وەزیر بێتە پەرلەمان کە وەزیر هاتە ناو پەرلەمان تەنها ئەو پەرلەمانتارە بۆیەیە ئەوەی کەوا داوای ئیستیجوابی کردووە ئەو پرسیار لە وەزیر کات و جوابی داتەوە دوای ئەوە کە پەرلەمانتارەکان قەنەعەتیان هێنا کە جوابەکانی وەزیر تەواون و هیچی لەسەر نییە ئەوە دەڕوە ئەگەر قەنەعەت نهێنا 50 کەس
50 پەرلەمانتەر داوایەک پێشکەسی سەرۆکاتی پەرلەمان دەکەن سەرۆکاتی پەرلەمانیش دوای حەو ڕۆژ ئەمر دەکات کە بخرێتە دەنگدانەوە کە بێت و لە دەنگدان متمانە لێسان و ئەگەلیان نەساندەوە تەمەنەگە دەنگی تاوین متمانەی لە زۆر سپاس کاک دکتۆر فەرات ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێزت سەبارەت بەوەی کە زۆر پرسیار دەکرێت بۆچی مەسلەی متمانەساندنەوە لە وەزیری بەرگری عێراق دواخرا بۆ دووشەمەی داهاتوو یعنی پێچێ دووشەمەی داهاتوو ئاراستەکان بەو شێوە بوون کە متمانە لە وەزیری بەرگری عێراق بسەنرێتەوە ڕاستیە ئەمڕۆ دەستگۆیەکی زۆر کارە ناو پەرلەمانە سەرەوەی کە ئایا ئەمڕۆ ئەو پرسە یەکلایی بکرێتەوە یان بۆ ماوەیەکی تر دیاریکرا و دەنگی لەسەر بدرێت لەسەر مانەوەی یان نەمانەوەی وەزیری بەرگری دوای ئەوەی کە پەرلەمان بکردۆی کرد بۆچوونی جیاواز لەلایەن پەرلەمانتارانەوە بۆ بەشی سەرۆکایەتی کرایە ڕوو زۆرینە لەگەڵەوە بوو کە ماوەی هەفتەیەک بدرێت بۆی هەم بە چاوەڕوونیەک بدرێتە پەرلەمانتاران لە ڕێی دادگا و لە ڕێگای و نیشانەکەسێکیان ناوت بۆ لێکۆڵینەوە لەگەڵ ئەو کەسانی کە ناویان هاتووە لەگەڵ وەزیری بەرگریە لە پاشان دوای ئەو هەفتەیە پەرلەمان بڕیاری خۆی بدات وەکو میوانە بەڕێزەکەش ئاماژەی پێکرد بەپێی ڕێزەوی ناوخۆی پەرلەمان 50 پەرلەمانتار پێویستە واژە کۆبکانەوە داوا لە دەستی سەرۆکایەتی بکەن کە بخێتە دەنگدانەوە مەسەلەی وەرگرتنەوەی متمانە یاخود وەرنەگرتنەوەی متمانە لە وەزیری بەرگری بەڵام لە ماوەی هەفتەیەک کەمتر نەبێت نەک لە ماوەی هەفتەیەکە بەڵکو لە ماوەی هەفتەیەک کەمتر نەبێت واتا کراوەیە دەچێت بۆ ماوەی چەند مایەکیش دیاری بکرێت بەڵام نابێت لە هەفتەیە کەمتر بێت بۆی پەرلەمان ڕۆژی دووشەم خۆ دەبێتەوە لەسەر ئەو پرسە ئەگەر هاتوو تەوەجوهێکی ناوپەرلەمان لەگەڵەوە بوو کە متمانی لێ وەربگرێتەوە دەبێت 50 پەرلەمانتار واژۆ کە کۆبکەنەوە واتەشەشی لەسەر سەرۆکایەتی بەڵێ زۆر باشە ڕۆژێکدا ئەنێت کە لە هەفتەیەکەوە تاوەکو چەند ڕۆژێکی یەکۆتایی دەبێت بۆ مەسەلەی یەکلایکردنەوەی پرسی وەزیری بەڵێ زۆر باشە کاک دکتۆر ئەو ئێستا بەوەی بە خوێندنەوەی بەڕێستان لەناو پەرلەمانی عێراق کە بەڕێزت لەناو پەرلەمانی عێراق ئاراستەکان بەو شێوەن کە متمانە لێ وەربگیرێتەوە هیچ ینی نیشاندرێک هەیە کە بە ئاراستەی متمانە لێ وەرگێتەوە یاخود متمانەی پێ بدرێتەوە دووبارە هەردوو ئاراستەکە لە پەرلەمان هەیە بەڵام بۆی بزانین کارێکی لەو ئاراستانە زاڵە بێ و ئەنجامەکەیەک لایەکاتەوە هەموو چاوەڕێی کۆتایی ئەنجامی دەستەی دەستپاکین نیژەی دەستپاکی پەرلەمانن بڕیاری دادگاشن لەسەر ئەو کەستا نیشمان نەچێت لە دوو ڕۆژی ڕابردوودا کۆمەڵێک پرسە و ڕۆداویتر هاتووەتە ناو پرسەکەەوە کە لە ڕێگەی دادگا و لاندی ئەندامانی بیزەکەەوە بیستمانە ئەوانەی بیستانەوە ڕۆڵی خۆیانە دووکێکیان بە لێکۆڵینەوە هەیە لە هەموو حاڵەتەکانە لە ماوەیان هەفتەیە پەرلەمان نەتوانێت زۆرتر بەرچاوڕوون بێت و بڕیاری دروست خۆی بدات. بەڵێ زۆر باشە باس لەو دەکرێت کە لە دوای وەزیری بەرگری سەرەی وەزیری دارایی کە هۆشیار زێبارێ و لە پشتی کووردا کورد لە کوردستانیەکان چۆن مامەڵە لەگەڵ ئەم پرسە دەکەن یعنی ئەوەندەی کە بەڕێز داگەداربیت نیگەرانەیەک لای هەندێک لیستی کوردی یاخود لیستە کوردیەکان سەبار بە بانکێشکردنی وەزیری دارایی بۆ پەرلەمانی عێراق پێش هەموو شتێک ئێستا ئەو زمینەی کە لەناو پەرلەمانە دروست بۆ پێم وایە ئەوە ڕەوی وەتەوە کە گوێرانە پشتگیری لە وەزیرێک بکەیت کە سەرەتێک هاتەکەیتەوە بێتایتر هەرچی کرد بێتەوە پشتیوان و پاڵپشتیوی نەخێڕوانیە ئێستا ئەوەی لە پەرلەمانە ئەگوزارێت خەڵک چاوەڕوانی ئەنجامەکانە دەستوی پەیڕەوی ناوخۆ پەرلەمانتاریی دیاریکرا کۆمەڵێ پرسیاری ئارەسەی بەڕێز وەزیری دارایی کردووە ڕۆژی دیاریکرا وەزیری دارایی کە دێتە بەردەم پەرلەمان دەبێ وەڵامی دروست بۆ پرسیارانە بکات دوای ئەوەی کە پەرلەمانتارانی کوردبوویان ڕوو بووە کە وەزیری دارایی کەسێکی بێتاوانە و وەڵامەکانی لاستە قەناعەتە حەتمەن پاڵپشت و پشتیوانی نەکەرەوە بەڵکو دەیشتووە پێنەوە بۆی وەزیری دارایی لە شێرەکەی خۆی بمێنێتەوە بەڵام خوا نەخواست ئەگەر بە پێتاوانە بوو بەدڵنیایەوە من ئەتوانم بەناوی خۆمەوە بڵێم دەیشت پشتیوانی وەزیرێک ناکەمەکە پشتیگەندەڵی لەسەرێکلان زۆر باشە بەڵام هیچ نیگەرانێکیش دروست نەبووە بۆ نمونە لەلایەن فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق سەبارەت بە بانکێشکردنی وەزیری دارایی لەڕاستیدا ئەوەی کە لە پەرلەمانە گوزەری پەرلەمانتار کردێ و پەرلەمان سێندی سیاسای ئەخواکە بەپێ ئەو سێندە یاساییە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی عێراق و کوردستان با بڵێن بپارێتێت ئێمە کە لەنەری گەلی بەرژەوەندی
کورد لە هەرسیارە دەنگی ئەدەینە لە هەمان کاتشا بەرگری سەختەکەینەوەی کە نەک وەزیرێکمان بەڵکو فەرمانبەرێکمان لە شوێنێک لە فەرمانگەکانی عێراقا زۆری لێ بکرێ یان بەرامبەری زۆرێک لە ناحەقی بلێزێ ئێمە هەرگیز قبوڵی نەکەین سەبارەت بەوەی کە وەزیری بەرگری جەناب ئاماژەست پێدا دیشانەوە ئەڵێم ئەگەر وەزیری بەرگریش کەسێکی بێساوات بێت و کەسێکی دەستپاک پاپوشتە پشتیوانی لای پێکاتێک بوو. بەڵێ زۆر باشە سەبارەت بەوەی کە پێشتر وەزیری بەرگری بەر لەوەی کە بێتە یەکەم دانیشتنی پەرلەمانی عێراق لەگەڵ هەندێک پەرلەمانتار قسەی کرد و لەگەڵ هەندێک لیست بۆی کەم بانکێشتی ڕێگری بکات لە بانکێشتنیان بۆ پەرلەمان. پێ دوایە وەزیری دارایش ئەم کارە دەکات یاخود لە ئێستا نەتیجەکە دیار نییە کە یاخود بە شێوەیەکی گشتی وەزیرەکان ترسیان هەیە لە هاتن بۆ پەرلەمان و لە لێپرسینەوە و لە لێپرسینەوەی پەرلەمانی عێراق دەترسن؟ من بەش بە حاڵی خۆم ئەمەی کە وەزیری بەرگری کردی ئەوەی کە سەرۆکی پەرلەمانی شتماندی لەوەی کۆفتی جێهێت لەوەی کە داوای کرد پارێزبەندی لەسەر هەڵگرێ هەموو ئەمانە بە خاڵی جاریدا هەنێگرین ئەوەیە یاسا سەرور بێت لە بڕیاردانە من بەش بە حاڵی خۆم لەگەڵەوە بوو کە پرسەکە تا کۆتایی بڕابۆی نەبێت سادقەیەکی خەتەر پەرلەمان سڵەوە بکاتەوە وەزیری هەر بە کەسێکی تر بانگێش بکات نەخێت ئەوە کاری پەرلەمانە دەبێت بەردەوام بێ لەسەری زوندیەتی پەرلەمان لەوایە بتوانێت ڕۆڵی خۆی بەسەر دەسەڵاتی جێبەجێکردنا بنوێنێت و ئەرکی چاودێریکردن کە ئەرکێکی سەرەکی پەرلەمانە لە ماوەی ڕابردووە بەداخەوە ئەو ئەسەوەکو خۆی پیادە نەکراوە لەلایەن پەرلەمانە هەرەوەش وای کردۆوێنی سست بەسەر پەرلەمانراوەتە هەوڵاتیانی ئێرە و لامان کاتە هەمیشە حکومەتکاری لەسەرەوە کردو ڕۆڵی پەرلەمان لاواز بکات بۆیە من ئەڵێم ئەوە کارێکی دروستە و کارێکە دەبێت سەرەتایەک بێت بۆ هیچ نەبێت وەزیری گەندەڵ لە وەزیری دەستپاک زیاد بکەینەوە بە هەمان شێوە پەرلەمانتاری گەندەڵیش لە دەستپاک زیاد بێتەوە. بەڵێ سپاس دەکەم ئەگەر دەرفەتە بوو دەگەڕێنەوە وڵاتان کاک تۆ سەبارەت بە دوو ئەمڕۆی کە سەلیم جبوری مەسەلەن بێتاوانی خۆی سەما سەبارەت بە دوو پەرلەمانتارەکە لە چه حاڵەتێکدا ئایا مەسلەی حەسانی پەرلەمانتاری مەسلەی ئەندامەتی پەرلەمانشیان لێ سەردێتەوە ئەگەر تێوەگلابن لە گەندەڵەکانی وەزارەتی بەرگری خۆی یەکەم قەزاوە حەسم دەکاتەوە ئەگە بڵێن دەسەڵاتی دادوەری ئەگەر سلماندی یان تومەیدا ئەوانە تاوانیان کردو بڵێن تاالب معماری و لەگەڵ محەممەد کەربولی ئەوانێکەوە وەزیری بەرگری ناوێنە بە شەرتێک بەڵگەکانی وەزیری بەرگری بەڵگەی یاسایی بن و محکەمە متوان کا سەر ئەو بەڵگانە کە بڵێن کە حکم دران ئەوانەت بێگومان دەبێت لە پەرلەمانیش ئەوە بەیانی یعنی ئەگەر گەندەڵیان بەسەردا ساغ بووە لە ئەندامەتی پەرلەمانیش دوور دەخرێنەوە بەڵێ دوور دەخرێنەوە چکاوی گەندەڵی بکاتە و باسم کردەوە بڵم مشعان جبوری وەختی خۆی لە خولیەکەمی پەرلەمان گەندەڵی لەسەر ساغ بۆ ئێمە حەسانەمان لەسەر لا برد دوایە محکەمە کراو ئەو بکەوە لە عێراق ڕای کرد. بەڵێ زۆر باش ئەی سەبارەت بە مەسلەی ئەوەی کە وەزیرێ کووردە بانکێشتی پەرلەمان دەکرێت نوێرە لە کوردەکان لە بەغداد چۆن مامەڵە لەگەڵا بکەن؟ وەڵام پێم وایە نوێنەرە کوردەکانی بەغداژ لە کەس خۆش نەبنێنی چ عەرەب بێت چ سوننە بێت شیعە بێت چ کورد بێ ئەو کەسێکەوە گەندەڵی کردووە ئەوەیەک ئەوان لەگەڵ حەق بن ئەگە گەندەڵی کرد بوو وەزیر دەنگ سەحبی سقەی لەکەنەوە ئەگە نەیکرد بوو پشگیری بکەن پەرلەمانتارە کوردەکان ببنە نمونە پشگیری لە حەقن چێ لەسەر حەقا پشگیری ئەو بکەن چێ گەندەڵی کرد بوو جا وەزیرەکە چ کورد بێت چ عەرەب بێت چ تورکمان بێت چ سوننە بێت شیعە بێ هەز لە هەنێک بێ کە گەندەڵی کرد بوو ئەوە بڵێن پشگیری نەکەن بەڵام ئەگەر لەسەر حەق بوو پشگیری بکەن. بەڵێ سپاس دەکەم کاک دکتۆر ئەگەر بگەرەمەوە لای بەڕێز سەبارەت بە دواپرسیارمان ئەمڕۆ یەکێکی تر لەو تەوەرانەی کە پەرلەمانی عێراق تاوتوێکی بریتی بوو لە مەسلەی قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی ئاڵۆزیەکانی قەزای خوورمات و بەشی گەیشتن و هیچ شتێکی دڵخۆشکەر هەیە سەبارەت بە وڵاتیانەی کە هەم زیانی گیانی و هەم زیانی ئابووری و دارایان بەرکەوتووە لە ئاڵۆزیەکانی قەزای خوورمات و ڕووداوەکانی ئەم کۆتاییکە لە دووش ڕوویدا وەکو پەرلەمان زۆرێک لە پەرلەمانتارانی خۆت و پەرلەمانتارانی سری سەکاتەکانی زاپۆسیان لەوە کرد کە دووشتبات لە دۆخێکی زۆر خراپە جەستانی پیابوویدا تەفیوی هەیە فکرمان لەوە کردەوە کە لە ماوەی ساڵی ڕابردووە حکوومەتی عێراقی زۆرترین ئیجمالی بەرامبەر ئەو ناوچەیە
بەخشیوەوە ئەگەر کەسێک بە خێرایی بڕاتە ناو دوو هەستەکە لە وێرانەیەکایە وا هەستەکە دەیان ساڵە کەسی تێدا نەچیوە وان بووداوانی دواییە زیاتر لە 38 کەس شەهید بوون لە هەموو سێکاتەکان بە کورد و عەرەب و تورکمانیشەوە لامان کە ئەشتا نزیکەی 121 کانون سوتێنراوە 228 دوکان سوتێنراوە داوامان کردکە ئەمانە قەرەبوو بکرێنەوە بۆیە دوای ئەوەی کە مداخلەی هەموو پەرلەمانتاران کرا لەگەڵ بەڕێوەبەری پەرلەمانە کە کاک ئارام شێخ محەممەد بوو ڕێکەوتی لەسەرەوەی کە لە چارچێوەی بڕگەیەکی یاساییان وا بڵێن بڕیارێکی یاسایی لە ڕێگەی لیژنەی یاساییەوە بەڵە زۆر سپاس بکرێت لە حکوومەت وەفاغت بکرێت بۆ پێیکە مسلماتون لە یاسای بوزەی ساڵی 2016 شە بڕێکخواری بۆ شەرخان کرا بوو کەتا ئەو پێستا حکوومەت سازت نەبوو پێ بەڵە زۆر سپاس داوای ئەومان کردووە لانگاوی یەکەمە کە کۆی زەرەکانی ئەم ڕووداوانەی کۆتایی بەپێ ڕاپۆرتی قاپانێتی 280 ملیار دینارە 3 ملیاری پەیوەستە بە خانوەکانی هاوڵاتیان کە سوتێنراون داوام کرد لە قۆناغی یەکەمە لە بەروەی دۆخی عێراق دۆخێکی خراپە لە ڕووی دارایی بەڵە زۆر سپاس ئەم 3 ملیارە لە هەنگاوی یەکەمە بە دووترین کات خەرج بکرێەوە ئەو بڕەکەی تریش بەسەر قۆناغێک بکرێت چاوەڕوانی ئەوەی کە ڕۆژی پێش شەماترێتە بڕەکەکانی دانیشتنەوە ئەو بڕیارە یاسایە دێت و بەدڵنیایە و کۆدەنگی دەکەن ئینشاءالله لە ڕۆژەوەندی کۆمەڵانی بەڵێ زۆر سپاس زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر فەراد قادر ئەندامی پەرلەمانی عێراق کە بەڕێزیان لە بەغدادەوە لەگەڵمان بووە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر بایازید حەسەن ئەندامی پێشوو پەرلەمانی عێراق کە بەڕێزیان لە ستودیۆی سەرەکی لەگەڵمان بوو هەر زۆر سپاس بۆ کاکزانە ڕۆستایی ئەندامی پەرلەمانی عێراق کە بەڕێزیان لاولێرەوە لەگەڵمان بوو سپاس بۆ بینەرانی سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ